بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لو تاركاني رابردودا لزنجير باسي برواندا باس من كرك بيغمبري خواه صلى الله عليه وسلم دفرمي إنما الدنيا لأربعة نفر خلقي نبزان خلقي سرزوي بولين دبن بو چوار جۆر مرۆڤمان هەیە لەسەر زەویدا. گەیشتینە بەشی سێیەم، دوانمان باس کرد لەگەڵ جەنابتاندا ئەوەی کە لە یاری دەمابێیان لێرە نەبوو بێت لە ڤیدۆکاندا دواتر سەیری بکاتەوە، بابەتێک بوو بە درێژی لەسەری دوایین. جۆری سێیەم لە مرۆڤەکان عەبدین ڕەزەقەهو الله مالا وەلەم یەرزوقه علمان، بەندەیەکی خوایە ڕەزەقەهو الله مالا، خوای گەورە سەروەت و سامانێکی زۆری پێبەخشیوە، لە ئەنواعی ماڵ خوای پەروەردگار بەسەری کردوێتەوە پێبەخشیوە. خوا دەفەرمێ، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕەزەقەهو الله، خوای گەورە خۆی ماڵەکەی داوەتێ، بە ئازایەتی خۆی بەدەستی نەهێناوە، بەڵام وەلەم یەرزوقه علما، بەڵام ئەمایانی پێ نەبەخشیوە چونکە قابیلی نەبووە، خواناسی پێ نەبەخشیوە. سبحان الله، عەقیدەیەکی پاکی نییە جارێک لە جاران بڵێ هذا من فەضلی ڕەبی، خوایە ئەمە هی تۆیە. ئەو ماڵە هەر کۆی دەکاتەوە، هەر دەوڵەمەند دەبێ و هەر لە سەریەکیدا دەنێ، ڕۆژ بە ڕۆژ لە خۆی بگوڕاتر دەبێ، هەر ئەوەی ئازایەتی خۆمە، پیاوەتی خۆمە و لێزانی خۆمە و خۆم کاسبم و خۆم زانام و خۆم ئەزانم بازار چۆن دێ و دەڕوا، هەر خۆم ناڵێ خوا وەلەم یەرزوقه علما. دووەمیشان سەرەتا لەگەڵ حرام ڕاهاتوە، ئالوودە بووە، وای لێ دێ ئەوەی پێشوو کەسە ساڵحەکە ئەگە حرامی بخواردایە گڵۆپی دڵی هەڵدەبوو، ئیشارەتی لێدادی و حرامە وریابە، ئەگە فتواشت بۆ بدرێ خۆت ئەزانی حرامە. ئەم ئەوەندەی حرام تێکردو گڵۆپی دڵی سوتاوە، تەنانەت ئێستا وای دەهاتۆ چێژ لە حرام وەردەگرێ، یعنی تۆ هەر گاڵتەی پێدێ بڵێ حرام ناخۆشە و خراپە و ئەوانە، ئەو کە دەیخوا بە پێچەوانەی تۆی لێ هاتووە، ئەو ڕاهاتووە، ئەوەندەی ئەو پیسیە خواردووە، ئەو حرامە خواردووە، ئێستا نەک پێی ناڕەحەت نابێ، گڵۆپەکەی دڵی مردووە، ئەوە سوتاوە، سوتاندوویەتی، ئێستا چێژیش لە حرامەکە وەردەگرێ پەنای بەخوای پەروەردگار. خوای گەورە ئەمەی نەداوەتێ، ئەم عیلمە، ئەم خواناسیە، ئەو حیسابکردن بۆ شەرعە، ئەو ویژدانە زیندۆی مرد بەس ماڵی هەیە. فهو يعمل في ماله بغير علم، يعمل سەیری حەدیثەکان کەن وشە بە وشە، بەردەوام بە بێگەڕانەوە بۆ شەریعەت و پەیامی خوا ئیش لە ماڵەکەیدا دەکا، حساب بۆ شەریعەت و بۆ یاساکانی خوای پەروەردگار و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبارەی حەڵاڵ و حرامەوە ناکا. جا حەدیثەکە فەرمووی فهو يعمل، بەردەوام وایە، يعمل فعلی مضارع بۆ ئیستیمڕاریەتە، یعنی ئەگەر کەسێک جار و بار وای لێ هات، ڕەنبێ منیش وام لێ بێت، تۆش وان لێ بێ، جارێک لە جاران ماڵەکەت بەکارهێنا بە پێچەوانەی شەرعە و بەر ئەم حەدیثە ناکەوی، جارێکە دوا کردووە، دوو جارە دوا کردووە، سێ جار لە دەستە ترازاوە، ئەم یەکێکە لەوانەی هەمیشە وایە، ئەو ماڵە کە بەکاری دێنێ حساب بۆ شەریعەتی خوای پەروەردگار ناکە. خۆی چۆنی پێخۆشە ئاوا تەعامل بە ماڵەکەوە دەکات، نەک خوا چۆنی پێخۆشە. سێ صفاتی هەیە، لا يتقي فيه ربه، لە ماڵەکەیدا لە پەیداکردن و خەرجیکردنی ماڵەکەیدا حساب بۆ خوا ناکە، نەعوذ بالله، کە پەیدای دەکات ناڵێ حەڵاڵ چییە و حرام چییە، گرنگ ئەوەیە دەستی کەوێ، هەر فوو لە دووە ناکە لەو بارەیەوە. لە خەرجکردنیشیدا هیچ شتێک لای ئەو نییە، ئەمە حەڵاڵە و ئەمە حرامە، ئەوە ڕەوایە و ئەوە ئیسرافە، چۆنی ئارەزوو لێبێ ئەوا سەرفی دەکا. بۆیە لە زنجیرە باسی بڕوانەدا بە هەر یەکێک بەخۆم بە جەنابیشتان بە هەموو مسلمانان دەڵێم، إذا نما مالك بأسرع مما ينمو إيمانك فإن الخطر هو اختلال التوازن. أبي بڕوانە بە ئەندازەی ئەوەی ماڵ و سەرۆت زیاد دەکا، ئیمانیش نەچێتە سەرێ و خواناسیت زیاد نەکا، دڵنیا بە خەلەل دروست دەبێ. حتا دەوڵەمەندتر بی ئەبێ ئیمانت بە خوا و بە نزیکی خوا و بە چاودێری خوش زیاتر بێ لەسەرت، ئەبێ ئەم دوانە بەیەکەوە بەرز ببنەوە. ملیۆنێکت هەیە بای ئەوەندە لە خوا ترس بووی، 2 ملیۆنت هەیە بە بای 2 ملیۆنەکە لە خوا ترس بی،
ئەبێ بەیەکەوە زیادکەن ئەینا هەتا دەوڵەمەند بی و دوورکەوێەوە لەخوا وایە تا فەقیرە لە مزگەوتێ بەخوا پیاوی چاکە دایمە جەماعەت دایمە جومعە دایمە شەو نوێژی ڕەمەزان و تەراویح والله هەر تۆزێت دەوڵەمەند بوو ئیتر ئەگەر زۆر پیاوی ساڵح بێ بەس جومعان بیبینی جومعەش کاتێک کە دێ خوتبەی عەرەبیەکەیەتی وا تەواو بووە وردە حتا ئەمیان بەرز دەبێتەوە ئەم تەرازویان دادەبەزێ خەلەل لە تەوازونەکە پەیدا بوو یان نا پەیدا بوو بە ئەندازەی بەرزبوونەوە و دەوڵەمەندبوونی لە ماڵان نەچوو ئیمانەکەشی بەرێتە پێشەوە جار بۆ جار شکوری خوا بکەوە بە پێی شەریعەتەکە کار بکە ئیمانی دەهاتە خوارەوە نزم دەبوو هەر ئەو بەرز دەبوو ئەم نزم دەبوو ئەو کاتە الغنى من دون علم بالله عز وجل يحمل صاحبه على الفجور الفسق العدوان وأن يفعل كل شيء شوار بلاد بسرادة حتى كسي الدولمند بو لروي ماديوه بلام لروي خواناسيوه هاتا خواروا خواتوشي شوار بلايدكا او مالا بكار دينه لفجورا يعني وايل دي لشتي ابرو برا بكاري دينه ارزوكاني جار بو جار دجولين مالكشي بدستويا چاودێری خۆش بە خۆیەوە نابینێ شەرمیشی بە کەس نییە لە فجوورا بەکاری دێنێ لە خراپەکاری ئابڕووبەرانەدا لە فیسقا شتی وا دەکا کە خوانەناسەکان دەیکەن وردە لەو شتانە بەکاری دێنێ ماڵەکەی کە لەخوا دووری دەخەنەوە لە دەست درێژیکردنە سەر خەڵکیدا کەلا ئینە الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا مرۆڤ ئەگەر لەخوا دوورکەوتەوە تا دەوڵەمەند بێ بوغڕاتر دەبێ وای لێدێ ئەم جارەکانە مەرحەبایی هەموو کەس ناکە وای لێدێ بەتەما بە ماڵەکەیدا دەنازێ ئەڵە کوڕە زەلامێک کوژم بەدە دەفتەر سوحیەکەمەوە چییە هەر ئاو خواردنەوە و زەلام کوشتنی دەکەن وەکو یەک دەبێ ئەوەندە بە سوح و بە پارەکانی دەنازێ ئەوەندە لە خۆی بۆ ڕادەبێت جاو سارێ چیە وەرگەڕاستم سارێشکی دوو ئەوەندە جوانتر دەکڕمەوە تەنانەت خەڵکیش بە هیلاکە دەبا خۆشی بە هیلاکە دەبا بوغڕا دەبێت دەست درێژی کار دەبێت وەکو پڵنگ و شێرێکی برسی پەلامار دەدا لە دڕندە خراپتری لێدێ وأن يفعل كل شيء أو تصوري ناكي لفلان كس بيبيني چونك مالي دنياي بدستوي ببي إيمان بيدكا ديكا هل تصور النكردوا أو أجا مالي للدستان أبويا بالزبري بارن أبويا أواني بينا ذكرى بويا بريزان ضلين بروانا مالي الرحمة أويا بأندازي دولة منبون لأخوان الزيق دبيتوا وكو يكبرز دبيتوا مالي زحمة نقبت كدت كاب مروفيكي نقبت أويا حتى دولة من دبي إيمانك ديت أخوالوا توشي ئەو چوار بەڵایەت دەکا کە پەنا بەخواست سەرنجامی تیاچوونی ئەم دنیای پێش قیامەت وەلا قیامەتیشە ئینسان سەرشۆڕی بەردەمی پەروەردگار دەبێ بۆیە تا دەوڵەمەندتر بی پێویستە زیاتر بێیتە مزگەوت تا لەگەڵ دەوڵەمەندیەکەتدا ئیمانەکەش زیاد بکا بۆ ئەوی تیا نەچی بەس بەداخەوە نازام لە وڵاتی ئێمەدا خەڵک زۆر جار وا دەبینم ناڵم هەمووی هەتا خەڵک فەقیرە خواناسترە ئەهلی مزگەوت زیاترە دوایی پێت سەیدا فڵان کەسی دەوڵەمەند لە خوا بەزیاوە لە جومعە بیندراوە والله بەعەکسەوە دەبوایە لە نوێژی بیانیانیش ببیندرایە ئەبوایە زیاتر ئەو پابەندی مزگەوت بووە چونکە زیاتر پێویستیت پێتە برای دەوڵەمەند تۆ زیاتر پێویستیت بە مزگەوتە بۆ ئەوەی لەگەڵ بەرزبوونەوەی ڕەسیدی پارەکانتدا ئیمان و خواناسیەکەش و چاودێری خوایەکەش بەسەر خۆتەوە زیاتر ببینی ئەینا بەختەوەر نابی نەکبەت دەبی ولا يصل فيه رحمة نیشانەی دووەمی ئەوەیە بەم ماڵە سیلەی ڕەحم جێبەجێ ناکە بەخوا برای بمرێ لە برسانە بە خەیاڵیشی دانایە خوشکی محتاج بێ و ئەم مەگەر جاری وا دەپرسێ یعنی لە ناچاریدا من ناڵێم ئەوانەی کە دوو جار خێرە خوشکەکەت محتاجە تۆ شەر ئەوەندە زەکاتت هەیە هاوکاریکەت پێ ناکرێ فەقیرە یعنی بەڕاستی لەوە چە 50,000 زەکات هەبێ ئەوەندە دەسەڵاتت هەیە خۆزگە زۆرت هەبووە و بخانوت بۆ بکڕیە بەڵام تۆی فەقیر بەس ئەوەیە خۆت ئەژی و شتێک خۆی گەورە زیادی پێبەخشوی زەکاتێکت هەیە بیدە بە خوشکەکەت بیدە بە براکەت هەر زۆر خێری زیاترە لە خەڵکی تر سیلەی ڕەحمیش ئەو زەکاتەکەش زیاد چووە بەس هیوا دەبینی یعنی بە سەدان دەفتەر لەوانەیە زەکاتی هەبێ ئیلا چاوی لەوە یەگە براکەی لە برسانە بمرێ شتێ زەکاتی بدات هیچ ڕەها دەبێت زایکەم با خەسار نەبێ بەڵکو شتێکی بدەمێ ئەوە نابێ ولا يصل فيه رحمة بەو ماڵەی نەبووەتە چەترێکی خێر و بەرەکەت بۆ کەسەکانی بۆ خزمەکانی بۆ خوشک و براکانی ئیلا مەگەر لە تەعزیە خۆی ڕانوێنێ والله وایە تا براکەی نەمرێت تا خوشکەکەی نەمرێت تا برازاکەی نەمرێت من نەمبینیوە بە خەڵکی لێرە شتێک یارمەتی بدەن مامۆستا بێت لە مزگەوتا کۆمەکێکی بۆ کۆنەکەینەوە ئەگەر پێی دەڵێ برا والله عیبە بۆ تۆ خاوەنی ملیۆنە دۆلار زیاتری ئەتخوا من لە مزگەوتا پارەی بۆ کۆکەمەوە کەچی کە دەژمرێ جا من قەت ناسمە تازیش لە ناڵم مزگەوتیش تازیی تیا بێ سەیرم کردووە کابراکەم جا کە براکەی مردووە دانی شێ و
ئیتر قاتێکی گرانبەها لەبەر دەکا و سێ چوار کەس بە دەوریەوە کاکە یاخوا بەخێبێن و خەڵکی بەڕێ دەکا حتا براکەن نەمرتۆ بە دەوریەوە نەبووی ئێستا لە تەعزیەکەیەوە خۆت بنوێنی کە من ئەوەندە قەومم هەیە ئەوەندەم خەڵکم لەگەڵایە ئەوەشت بۆ خۆنواندنە وەڵڵا عیبە بچی بۆ تەعزیەوە عیبە تەعزیە بۆ دانەی بۆیە وەلا یەصیل فیه ڕەحیمە ئەم ماڵە دەبوو چەتری کۆکەرەوەی ئەو خێزانە بێ کە خوا بە تۆی داوە حیفە براکانت محتاج بن حیفە خوشکەکانت محتاج بن حیفە برازە و خوشکە زاکانت محتاج بن ئەی بۆ چیتە بەڵام نایکە وەلا یەصیل فیه ڕەحیمە بەو ماڵە هیچ کات ئامادەی نە سیلەی ڕەحم جێبەجێکە سێم وەلا یەڕا لله فیه حەقا هەر ناڕوانێ ئەم ماڵە کە ئەمانەتی خوا لە دەستمدا و دیاری و بەخششی خوایە ئاخر حەقی خوای تێدایە حەقی خوا واتە حەقی فەقیر و هەژار ئەو خوای گەورە بە نەسی قورئانەکەی دیاری کردووە لە ماڵەکەتا زەکات هەیە پاکیکەوە درەختی ماڵەکەتە نەیبڕی چەند جار نمونەم بۆ هێناونە وەڵڵا وشک دەبێ کرمۆڵ دەبێ دەڵێ نە بابە زەکاتی چی و سەدەقاتی چی و خێری چی ئەمە لەی زەریبەیە هەموو ساڵ لە خەڵکی دەستێنن ئەتر ئەوانە ناکە فهذا بأخبث المنازل پیغمبر صلی الله علیه وسلم فرمووی ئەمە خراپترین پێگەی هەیە پیسترین کەس ئەم کەسەیە ئەوە نەکبەتە مرۆڤی نەکبەت بۆ نەکبەتە چونکە یەکەم دەیتوانی بەو ماڵ و سامانەی چێژی حەڵاڵ ببینێ وەڵڵی خوای گەورە دابوویتێ و دەرگاکانیشی بۆ کردبوویە وەرە ئەم ماڵە لە حەڵاڵە بەکاربێنێ چێژی ئەم دنیا ژوەرگرە پاداشتی قیامەتیش ئەم چوو لە حرامە بەکاری هێنا چێژەکان کاتین بەڵام حەسرەتەکان هەمیشەین دەیتوانی بەم ماڵ و سەرەت و سامانە بەخوا قیامەت ئاوەدان کاتەوە هەر ئێستا دەستکا بە قەسرکڕینی بەهەشت بەخوا جار هەیە بە 1 ملیۆن دینار قەسرێکی بەهەشت بۆ خۆت مسۆگەر دەکەی هەر لەم دنیا مسۆگەری دەکەی ئەم هەموو پارەی بەدەستەوە بوو تەخش و پەخشی پێکرد بە حرام 1 ڕۆژ بیری قیامەتی خۆی نەکردەوە حتا بەجێ هێش و بەدەستی خاڵی چەوە بەردەمی خوای گەورە توخوا لەمە نەکبەتر هەیە خەڵک لە فەقیریدا هیچی پێ نەکرا تۆ ئەم هەموو لەبەر دەستا بوو هیچت پێ نەکرد بۆ دنیا و قیامەتی خۆت بەس گوناهت پێ کردەوە فهذا بأخبث المنازل بەڕاستی ئەمە خراپترینی خەڵقی خوای پەروەردگارە ئەمە خراپترین چینێکە لەو چوار گرۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دنیا بۆ 4 کەسە هەڵوێستەیەک دەکرێت لەسەر خزمەت ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەروەر فەرمووی وەلەم یەرزقه علما خوای گەورە خواناسی پێ خەڵات نەکرد خوای گەورە ویژدانێکی زیندوی نەدایە پێچە پرسیار دەکا باشە بۆ خوانەیدایە وانە باشە بۆ خوانەیدایە بۆ خوا ماڵیدایە و بۆ ئەمانی نەدایە لەبەرەوەی بەڕێزان خۆی نەیویست ئەها چەند بە تەماح بوو بۆ ماڵەکە خوای گەورە کلیلەکەی دا بۆ دەست خۆی شەو ڕۆژی خستوە سەر یەک هەموو ڕێگایەکی ئابووری لێک دەدایەوە بەس بۆی دینارێک زیاتر قازانجکە بەڵام بۆ عیلمە شەرعیەکە بۆ خواناسیەکە بۆ ویژدانەکە ئامادە نەبوو بەدوێەوەکەوێ خۆی نەویست بۆیە خوانەیدایە خوا زوڵم لە کەس ناکە خۆی نەهاجووە لە قورئان بگرێ خۆی حرامی ئەوەندە تێکرد تا گڵۆپی ویژدانی سووتە ئەیناو یەکەم جار فیترەتی پاک بوو بەڵام خۆی کوشتی خۆی ویژدانی خۆی لە ناوبەرد 4 شت هەیە گومانی تێدا نییە ئەم ڕۆژە لە ڕۆژان بە چاوی بەسیرەت نەیڕوانی بۆ ئەوانە خوا لە قورئانە لە 4 شوێنە باسی 4 شتمان بۆ دەکا لا ڕەیبە فیه هیچ گومانی تێدا نییە یەکەم بوونی خوا قالت رسولهم أفي الله شك فاطر السماوات والأرض لە سوڕەتی ئیبراهیم ئاەتی دەدا پێغەمبەران بەو خوانە ناسانەیان دەوت بە سەرسوڕمانەوە أفي الله شك فاطر السماوات والأرض فاطر السماوات والأرض تخوا گومانتان لە خوایەکەیە لە ئەڵڵا کە دروستکەر و بنیادنەری ئاسمانەکان و زەویە وەڵڵای ئینسان دەبێت بەڕاستی گاڵتەی بە عەقڵی خۆی بێت کە گومانی لە بوونی ئەڵڵا هەبێت کە دروستکەری ئاسمانەکان و زەویە تۆ بڵێ ئەمە هەمووی لە خۆیەوە دروست بوو بێ دروستکاری نەبێ پێغەمبەران بەسەر سوڵمانەوە پرسیاریان لە خوانە ناسان دەکرد کەواتە ئەم بە چاوی دڵ نەیڕوانی ڕۆژێ هەر بۆ پارە و ماڵی دنیا ڕوانی نەیڕوانی بیر بکاتەوە سەرێک هەڵبڕێەوە ئاسمان سەرێک نزم کاتەوە بۆ سەر زەوی بڵێ خوایە ئەمە هەمووی تۆ دروستت کردووە منیشت بە بەلاش دروست نەکردووە بە چاوی دڵ نەیڕوانی خۆی غەدری لە خۆی کرد دووەمیان ئەجەل و مردن وجعل لهم أجلا لا ريب فيه لە سوڕەتی الإسراء ئاەتی 99دا هەموو کەسێک ئەجەلێکی دیاری کراوی لەبەر چاوە ئەم هەموو دەوڵەمەندە لەبەر چاوی مرد عیبرەتی وەرنەگرت ئەها خوای گەورە مردنی خۆشەویستانت مردنی دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان لەبەر چاوی ئەما دەچوو بۆ پرسەکەیان دەچوو بە سەر قەبران عیبرەتی وەرنەگرت بڵێ وەک من دەوڵەمەند بوو لە من سەرمایەدارتر بوو باشە چۆن مرد خۆپارەکانی نەیانتوانین لە نەخۆشی بیپارێزن نەیانتوانی لە مەرگ بیپارێزن نەخێر نەیویست بیبینێ
تەنها دنیای دەبینی بۆیە خوای گەورە ستەمیلێ نەکرد خۆ ئەو ئەجەلە بەڕێزان هیچ گومانی تێدا نییە لا ريب فيه هاتني قيامت إن الساعة لآتية لا ريب فيها لسورة غافر آياتي 59 دا فرمي براستي هاتني قيامت دڵنیابن هیچ گومانی تێدا نییە چۆن دەگونجێ ژیان بە مردن کۆتایی پێبێ حساب و کتابێک نەبێ زانکۆیەکتان بینی و بەس خوێندن تێدا بێ و لەسەرەوە لەو کۆتاییدا بڕوانامەی نەبێ ئەو زانکۆی بڕوانامەکەی قبول نەکرابێت لە جیهاندا ئەڵەن زانکۆیش تەزویرە بە عەمەل نایە کەس ناچێت لێی بخوێنێ ئەم دنیای زانکۆیەکە هەموو تێیدا دەخوێنین ئەبێ بڕوانامەکەی لەکوێ بێ لە قیامەت بێ لا ريب فيه هاتنی قیامەت خەڵکینە گومانی تێدا نییە ئەو دەوڵەمەندە ڕۆژێک نەی ڕوانی بڵێ قیامەت هەیە ئەم دنیای کۆتایی پێدێ قرآن ذلك الكتاب لا ريب فيه سورة البقرة آيات 2 أم قرآن هل كرت وخوا بد فرمي لا ريب فيه لا ريب فيه يعني نفي الريب يستلزم ضده إذ ضد الريب والشك اليقين خواي پروردگار كاتك كده فرمي خواي پروردگار كاتك كده فرمي أمشتانك گماني تدانية يعني يقيني تواوي تدايا یەقینی تەواوی تێدایە خەڵکینە بەس ئەم بۆ وەری نەگرت خۆی چاوی خۆی داخستە بۆ نەیدەویست بڕوانێ بۆ ئەم شتانە حەیفە دەوڵەمەندی نەکبەت بی بەخوا حەیفە خوا خۆشی ناوی هەر کەسێک لەم سێم سنفە بێ لا يتقي الله فيه ربه ولا يصل فيه رحمه ولا يعلم لله فيه حقه هەر کەسی ئەم سێ سیفەتە خراپەی تێدا بێ خوا ماڵێکی زۆری دابێتەیە خوا خۆشی ناوێ والله خەڵقیش خۆشی ناوێ هەر کەسەکانی خۆی خۆشیان ناوێ مرۆڤەکان ڕخیان لێ دەبێتەوە بە کەسێکی خراپی دەزانن والله ماڵ و منداڵەکەی خۆشیان ناوێ کاتێ ئەو هەموو پارە بەجێ دێڵە گاڵتەیان بەوە دێ بڵێ باوکتان کوڕە زۆر ماڵی بەجێش کوڕە خێرێکی بۆ بکەن ئەڵێن ئەی بۆ خۆی دەستی تێی نەچوو ئەگە دەیزانی خێرە بۆ خۆی نەیکرد ئاخر فێری خێرن نەکردن لە شاری سلێمانی کاتی خۆی لە ساڵی 1800ەکاندا کابرایەکە بۆ حاجی ئەحمەدی ناو بۆ بازرگانێکی دەوڵەمەندی گەورە بووە حەجا بە مناڵەکانی لە زستانانە لەبەر سۆبەی کاتی ئەو کاتە دانیشتووە و لە بەهارانە لە گەشت و سێرانە ڕۆڵی گیان ئەگەم مردم کوڕە مزگەوتێکم بۆ بکەن بە قوربان ئەگەم مردم پارەی زۆرم پەیدا کردو زۆرتان بۆ بەجێ دەڵم تخوا بۆ قیامەتم باش شتێکم هەبێ مزگەوتێکم بۆ دروستکەن شەوێکی زستان ئەو کاتە لامپا ئەو چرا هەبووە چرای دەستی فانۆس بەڵە کارەبان نەبووە لە شەقام و هینەکاندا ئەتر دەڕۆن بۆ ماڵێک بۆ سەردانێک کوڕەکەی لە خزمەتیا دەبێ بەس کوڕێکی ژیر و عاقڵ وەکو ئەم گەنجە بەڕێزانە دیندار و ئەهلی مزگەوت پێی عەیبە بە باوکی بڵێ باوکە وەڵای ئەو قسەی تۆ زۆر نابەجێت ئەوە چەند ساڵە تۆ هەر ئامۆژگاریمان دەکەی ڕۆڵە وەسیەت بێگە مردم مزگەوتێکم بۆ بکەن باوکو دوعایەکی خێرم لە دوای خۆم بۆ بکرێ پێی عەیبە بڵێ باوکە کوڕە دەخێرا بیکە دەیەوێت بە دەرسێکی عەمەلی نیشانیدا شەوێک کە دەڕۆن باوک مەلۆ چۆتە تەمەنەوە و کوڕی گەنجیش بە دوایەوە فانۆزەکە بەدەستی کوڕەکەوەیە بەڵام کوڕەکە فانۆزەکەی بۆ دواوە گرتووە باوکیڵە ڕۆڵی جان دەبوو نەفانۆزەکە بێرە پێشەوە ئەم فانۆزە پێمان بێ و پێمان نەبێ هەروەکو یەکە تۆ بۆ دواوەت گرتووە یا ڕووناکیەکەی بۆ دواوەیە ئێمە دەمانێت بەر پێی خۆمان ببینی هەبی ناکەوت مە چاڵێکەوە هەر خۆ بیناو خۆم بە دیوارێکادا لا چاوم شین بۆەوە بێنە با چراکە لە پێشەوە بێ ئەجڵا هەی باوکە جان ڕەحمەتی خوا لێوێ خۆ من عەقڵی ئەوەندەم هەیە چراکە دەبێت لە پێشەوە بگیرێ بەڵام تۆ هەر ئامۆژگاری ئێمە دەکەی کە مردم خێرم بۆ بکەن کە مردم مزگەوتم بۆ دروستکەن تۆ ئەتەوێت چراکە هەر لە دواوە بێ ئەی بۆ چراکە پێش خۆت ناخەی بۆ بەدەستی خۆتەوە نەبێ چرایە کە لە دواتەوە بێ ڕووناکیەکەی بۆ خەڵکی ترە با چراکە بە خۆت بێ ئەو باوکە بە ئاگادێتەوە واللهی کوڕم ڕاز دەکەی واللهی قیامەت و قەبریش ئاوا تاریکە پێویستی بە ڕووناکی هەیە پێویستی بە چاکە هەیە دەڵە با بگەڕێنەوە با بچین بۆ لای وەستا فڵان کەس و ئەو عەرزە بکڕم ئەو مزگەوتی حاجی حانێکی ئێستا لە ناو جەرگی سلێمانیدایە هەر بەیانی وەستای دەباتە سەر و دەست دەکەن بە دروستکردنی عیبرەت وەردەگرێ بە ئاگادێتەوە بەخوات چراکە لە دوای خۆتا بێ سوودە چونکە خۆت نەتدەتوانی بەکاری بێنی دەبە دەستیەوە گرە دە پێش خۆتی ڕووناکەوە خۆت خێر بکە هەتا ماوی ئەمە دەرسی ئەم شەومان بوو لە خزمەت فەرموودەکەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لە زنجیرە باسی بڕوانەدا بڕوانە بەڕێزم ئەگەر دەوڵەمەند بووی با دەوڵەمەند نەبی بە نەکبەت با نەبی بە مرۆڤی نەکبەت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەشی سێمدا بۆی باس کردین بەشی چوارەممان دەمێنێ بەویستی خوای گەورە لە دەرسیدا هاتوودا لە زنجیرە باسی بڕوانەدا بزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم نەکبەتەش خراپتر هەیە بەڕێزان لەمەش نەکبەتتر هەیە حدیثەکە بۆمان تەواو دەکا ئین شاء الله تعالی لەگەڵ جەنابتاندا بە خزمەت فەرموودەکە دەگەین خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە هیدایەتمان بدە بۆ باشترین ڕێباز کە ئەم ئیسلامە پیرۆزەیە لەسەری دامەزراومان بکە آمین آمین والحمد لله رب العالمين